سان باش پرۆسەی چەکدانانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە ئەمڕۆ کە وەکو پێشتریش ڕاگەیاندرا بوو ئامادەکاری تەواوەتی بۆ کرابوو بەو پەڕی ڕێکارە ئەمنیە توندەکانەوە دیارە ئەمڕۆ پرۆسەکە کۆتایی هات چەند خولەکێک بەر لە ئێستا پرۆسەکە کۆتایی هات لەلایەن پارتی کرێکارانی کوردستان پەکەکە و تەواوی ئەو تیم و لایەنانی کە پەیوەندیدار بوون بە ڕێکخستنی مەراسیمەکەەوە بێگومان لە دوای تاواکردنی پرۆسەکە لە دوای دانانی چێک لەلایەن سیگەری لاوەکە بە گوێرەی و زانیارانی هەیە سیگەریلا چەکیان داناوە وەتیاندا چوار سەرکردی باڵای پەکەکە هەبووە کە بەشدار بۆ لە پرۆسی چەکدانانەکە بێگومان بەیاننامەیەکیان بڵاو کردەوە دەقی بەیاننامەکەیان لە تەواوی دەستگا ڕاگەیاندنەکانیژا بە شێوە بڵاو بووەوە وەی مەشکو دەستگای میدیایی شارپرێس تەواوی بەیاننامەکەمان بڵاو کردەوە زۆر بە کورتی و مختصری یاخو زۆر بە کورتی و پوختی دەتوانم بڵێم لە بەیاننامەکەدا باز لەوە دەکەن ئەوەی کە بەدەستیان هێناوە بە شەڕی ددان و نینۆکیان بووەوە ئەو خەباتی ئەوان بەردەوامی هەیە بەڵام بە شێوازێکی مەدەنی ئەو خەباتی کە ئەوان کردویانە ماوە نزیکەی 50 ساڵە بە شێوازی چەک و هەروەها شەڕی چەک بووە خەباتیان کردووە بەڵام خەباتیان بەردەوامی دەبێت بە شێوازێکی دیموکراسیانەوە باوەڕیان بەوە هەیە کە خەباتی سیاست و دیموکراتی شوێنی خەباتی چەک دەگرێتەوە و هەروەها ئەم کردەوە و کاری ئەوان وەکو لە بەیاننامەکەدا بە تەواوەتی ئاماژەی پێ دەکەن لە دوای ئەو پەیامە دێت کە عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لە 27 شوباتی ئەمساڵ لە دوایەوەی کە شاندێکی دەم پارتی چوونە ئیمراڵی و کۆبوونەوەیان لەگەڵ کرد و دواتر ناوەڕۆکی کۆبوونەوەکەیان لە کۆنگرەیەک ڕۆژنامەنووسی ژۆک و باسم لێوە کرد لە کاتژمێرەکانی سەر لە بەیانیش لە دوای لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی لە شاری ئیستەمبوڵی وڵاتی تورکیا چاوی تەواوی میدیا جیهانیەکان و دنیای بەلای خۆی داڕاکێشا و فۆکەسی خستە سەر ناوەڕۆکی پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجەلان کە تێیدا باسی پرۆسەی ئاشتی کرد و چەکدانانی پرۆسەی ئاشتیش لە ڕێگەی پراکتیزەکردنی چەکدانانی پەکەکە و بەستنی کۆنگرە لەلایەن پەکەکە و هەروەها بڕیاردان و شرۆڤەکردنی ئەم بڕیارەی ڕێبەری پارتی کرێکارانی کوردستان بێگومان دوا بە دوای ئەمە پارتی کرێکارانی کوردستان کۆنگرەی خۆی بەست و لە کۆنگرەدا بڕیاری هەڵوەشاندنەوەی پارتەکەیان و چەکدانانیان کرد ئەمڕۆ بە نوێنەرایەتی لەسەر ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی حکوومەتی عێراق و بەشێکی زۆر لە سیاسی و ڕۆشنبیران و هەروەها چالاکوانان و هەموو ئەو ڕێکخرا و هەموو ئەو کەسانی کە پەیوەندیدارن بە پرس و دۆزی و مافی کورد بەشداریان لە ڕێوڕسمەکەدا کە ڕێوڕسمەکە بڕیار وابوو لە دەڤەری ڕاپەڕین وەکو لە لایڤی پێشووتریش باسم لێوە کرد کە ڕێوشوێنەکان هێندە ڕێوشوێنە ئەمنیەکان هێندە توند بوون کە هیچ زانیاریەک بە ڕۆژنامەنووسان نەدراوە لەسەر شێوازی بەڕۆچوونی مەراسیمەکە تەنها ئەوەی کە لە بەردەستماندا هەبوو بە گوێرەی چەند سەرچاوەیەک و چەند زانیاریەکە ئەو کەسانی کە بانگێش کراون بە فەرمی بۆ مەراسیمەکە و ئەوەی کە هەیە یاخود ئەو کەسانی کە نزیکن لە پارتی کرێکارانی کوردستان و کۆماجڤاکێن کوردستان زانیاری تەواوەتیان لەسەر بابەتەکە نەبووە تەنها بە گوێرەی چەند سەرچاوەیەک بووە بڕیار وابوو لە دەڤەری ڕاپەڕین ئەم مەراسیمە بڕێوە بچێ بەڵام دواتر شوێنی دارانی پرۆسەکە ئەشکەوتی جاسەنە بۆ ئەشکەوتی جاسەنە بێگومان ئەگەر کورتەیەک لە ئەشکەوتەکە باسکەم لە دووری 50 کیلۆمەتر دەکەوێتە ڕۆژاوای شاری سلێمانی و هەروەها ئەم ئەشکەوتە لە کاتی جەنگی شێخ مەحموودی حەفید لەگەڵ ئینگلیزەکان لە ساڵی 1923 دەبێتە پەناگەیەک بۆ شێخ مەحموود هەروەها یەکەم ڕۆژنامەی کوردی لەم ئەشکەوتەدا بە ناوی بانگی حەق دەردەکرێت ولا سەردەمی شۆڕشی نوێدا ئەم ئەشکەوتە پەناگەیەکی زۆر زۆر باش بووە بۆ پێشمەرگەکان ئەو کاتێکە شەڕیان دژی ڕژێمی بەعز دەکرد بێگومان شوێنی چەکدانانەکە دەتوانم بڵێم ئەشکەوتی جاسەنە مێژوویەکی دێرینی هەیە مێژوویەکی پڕ لە شۆڕژگێری بۆ کورد و دەستکەوتەکانی هەیە بۆیە ئەم شوێنەیان دیاری کردووەوە لەوێ پرۆسەی دانانی چەکەکە لەلایەن سیگەری لاوە کە چوار کەسیان ئەفسەری باڵای کەسانی باڵای بەرپرسی باڵای پەکەکە بوون لەوێ پرۆسەکە جێبەجێ کراوە هەڵبەتە بەشێکی زۆر لە ئەگەر بێمە سەر ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو باسم لێوە کرد بانگێژنامەی فەرمی لەلایەن کەجەکە و پارتی کرێکارانی کوردستان بە فەرمی بۆ هەموو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان نێردرا بوو بۆ سەرجەم لایەنە سیاسیەکان بە ئۆپۆزیسیۆنەکان دەسەڵاتدارەکان نێردرا بووەوەی کە بەشداری بکەن بەڵام ئاشتی بەشداریکردنەکەیان دیاری نەکرابوو کە ئەوان بەرپرسەکانی هەرێمی کوردستان حزبە سیاسیەکان لەسەر ئاستی باڵا بەشداری لە مەراسیمەکەدا دەکەن یاخود نەخێر لەسەر ئاستی نوێنەرایەتیە ئەمڕۆ بە گوێرەی ئەو وێنانەی کە لە مەراسیمەکەدا بڵاو بووە لە ئاژانسە هەواڵەکان ئاژانسە نێودەوڵەتیەکان و میدیاکانی خۆیان ئەو میدیانی کە تایبەت بوون بە بەڕێوەبردن و تۆمارکردنی ئەم پرۆسەیە لەسەر ئاستی نوێنەرایەتی بەشێکی زۆر لە حیزبەکانی هەرێمی کوردستان بەشداریان تێدا کرد بە نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان نوێنەری خۆی نارد بەڵام نوێنەرەکەی دیاری نەکرابوو کە وەنازاندرێت کە کێ بووە هەروەها مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان
نوێنەرایەتی بە نوێنەرایەتی خۆی هێ من هەورامی ناردۆ بۆ مەراسیمەکە و هەروەها دڵشاد شەهاب نوێنەری سەرۆکایەتی هەرێمی کوردستان و نوێنەری سەرۆکی هەرێمی کوردستان بەشداری لە مەراسیمەکەدا کردو لە سەراستی عێراقیش وەزارەتی بەرگری و هەروە وەزارەتی ناوخۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش بەشداریان تێدا کرد ئەوەی کە دیار نیە ئێستا سەبارەت بۆ پارتە سیاسیانی کە لە تورکیا هەن وەک ئاک پارتی و مەهەپا هیچ نوێنەرێکیان تاوەکو ئێستا دوێنێ ژووکو باسم لێوە کرد لە کۆنگرەکەی دەم پارتیدا لە کاتژمێرەکانی کۆتایی کە شاندی دەم پارتی کۆتا شاندی دەم پارتی بۆ مەراسیمەکە لە مەرزی ئیبراهیم خەلیلەوە هاتنە هەرێمی کوردستان و پێشوازیان لێکرا لە مەرزەکە لە کۆنگرەی ڕۆژنامەنووسیدا باسییان کرد ئەوان بە فەرمی ئاک پارتی و مەهەپەیان بانگێش کردو بۆ مەراسیمەکە بەڵام پێیان نەوتراوە کە ئەوان شاندێک دەنێرن یاخود هیچ شاندێکی هیچ شاندێکی ئاک پارتی و مەهەپە لەگەڵ شاندی دەم پارتیان نهاتوونەتە هەرێمی کوردستان بۆیە ناشزانن کە ئەوان بەشداری دەکەن یان نا و ئێستاش دیار نییە کە ئەوان نوێنەریان شاندێکیان کەسێکیان لە کاتژمێرەکانی سەر لە بەیانیان لە کاتژمێرەکانی درێنگانی شەو هاتبێت بەشداری لە مەراسیمەکەدا کردبێت بەشێکی زۆر لە نووسەرەکان بەشێکی زۆر لە سیاست مەداران بەشێکی زۆر لە خەڵکی دەڤەری ڕاپەڕین کەسایەتیە کۆمەڵایەتیەکان کەسایەتیە سیاسیەکان ئەمانە بەشداریان لەم مەراسیمەدا کردو بڕیار بوو لە دوای مەراسیمەکە کە مەراسیمەکە بەڕێوە بچێت بێگومان و باسم لێوە کرد سەرەتا پلانەکە بەو جۆرە بوو کە لە ڕاگەیاندراوەکەی کۆماجڤاکێن کوردستاندا هاتبوو ڕۆژنامەنووسانیش دەتوانن بەشداری تێدا بکەن بەڵام دواتر پلانەکە گۆڕا لەبەر حاڵەتە ئەمنیەکان و خۆیان باسییان کرد بڕیار بوو لێرە لە هۆتێل ئاشور کە لە پشتی منەوەی ئێرە هۆتێل ئاشورە لە دەریاچەی لە شارۆچکەی دوکان بڕیار بوو لێرە لە دوای تۆمارکردنی بابەتەکە لە دوای تۆمارکردنی مەراسیمەکە و کۆتایی هێنان بە مەراسیمەکە و خوێن پرۆسی دانانی چەکەکە و هەڵوەشاندن و سوتاندنی چەک لەلایەن گەریلاکانی پەکەکە کە ژمارەیان 30 گەریلا بوو لێرە لە شاشەیەکی گەورە بڕیار بوو ئامادە بکرێت بۆ ڕۆژنامەنووسان و لەوێ نمایشی مەراسیمەکە ڕۆژنامەنووسان بە شێوازێکی ڕاستەوخۆ بیگوازنەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەمە تەنها میدیاکانی هەرێمی کوردستان نەبوو ئەمڕۆ ئەم پرۆسەیە تەنها میدیاکانی هەرێمی کوردستانی لێرە لە دەریاچەی دوکان کۆ نەکردبووە من ژمارەیەکی زۆر لە میدیا تورکیەکانم بینی ژمارەیەکی زۆر لە ئاژانسە نێودەوڵەتیەکانم بینی ژمارەیەکی زۆر لە میدیا لەگەڵەوەی کە پرۆسەکە باسی لێوە کرابوو لەگەڵ یەکەم بەیاننامەی کەجەکە کە هەموو میدیایەک دەتوانێت خوازیاری